30 ملیۆن بوو گەنجێک لە شاری مووسڵەوە بەناوی ئەبوو جەنە ئەو 30 ملیۆنی بەخشیە ئەم کەمپینە. یەکێک لەو کەسانی کە یارمەتی کەمپینەکە ئێمەدا سایق ماتۆڕێکی دلیڤەریە ئەو کارە ساتەی لە کەرکووک ڕوویدا هەمووانی ناڕەحەت کرد. ئێمەش وەکو کۆمەڵە گەنجی شاری کەرکووک هەستاوین بە کۆکردنەوەی کۆمەک بۆ ئەو خەڵکانەی کە تووشی زیان بوونە بەداخەوە بەشێک لەوانە بەڕاستی خاوەن تەکسین ئەوانە بژێوی ژیانیان لەسەرەوە بووە. ئەم هەڵمەتە چەند ڕۆژێک بەردەوامە بێوە توانین لە ڕۆژانی داهاتووە هەم نسبەکەی و هەم ئالەتی دابشکردنەکەی لە ڕێ کەناڵەکانی ڕاگەیەنەوە ئەنجام بدەین. شوێنی دیکەتان دیاری کردووە بۆ کۆمەک؟ بەڵێ دیارە دوو شوێنە ئێرە شوێنی کارەساتەکەیە بەداخەوە لەگەڵ هۆڵی کاکەڕەش لە گەڕێکی ڕەحیماوە. زۆرترین کۆمەکە کۆکرابێتەوە نزیکەی چەند بۆ؟ 30 ملیۆن بوو گەنجێک لە شاری مووسڵەوە بەناوی ئەبوو جەنە ئەو 30 ملیۆنی بەخشیە ئەم کەمپینە. ئەمڕۆ کەرکووک و کەرکووکەکان پێویستیان بە کۆمەک و هاوکاری تەواوی خەڵکی شاری کەرکووکە. بۆیە داواکارم لە تەواوی خەڵکی شاری کەرکووک بێن هاوکاری ئەم کۆمەکە بکەن بۆ ئەو زیان لێکەوتوانەی لەو ڕووداوە دڵنەخوازراوەی کە لە شاری کەرکووک ڕوویدا. لای هەمووان ڕوونە ئێمە لە ماوەی 3 ڕۆژ ئەم کەمپینەمان ڕاگەیاندووە و خۆشتان بە چاوی خۆتانەی بینن. تەواوی ئەو کەسانی کە ئێستا هاوکاری ئەم کەمپیناکەنەوەیکە لەو حاڵەتە دەگمەن و سەیرانە ئەوە بوو کە یەکێک لەو کەسانی کە یارمەتی کەمپینەکە ئێمەدا سایق ماتۆڕێکی دلیڤەریە کە ڕەنگە گەڕێکی بۆ گەڕێکێکی کە یەک دلیڤەریەک بەرێت تەنها 1000 دینار وەربگرێت. هات لێرە دابەزی ڕێگاکەشی تاخیر بوو تاکو 1000 دیناری خستۆتەنێ ئەو سندوقەوە. بەڵام بەداخەوە ینی هەنێ خەڵکەیە ئێمە کەمپینەکەمان تا ئێستا بەڕادەیەکی بەرچاو باشە بەڵام پێویستمان بە زیاترە بۆ زیان لێکەوتوانە و خەڵکێکی زۆری بەناوبانگ و سەرمایه‌دار و دەوڵەمەند و بەرپرسمان هەیە لەم شارە تاکو ئێستا هیچ کەس و لایەنێک نەهاتووە دەستپێشخەری بکات بە مەبلەغێکی دیاریکراو بۆەوەی باسی بکەین بۆ خەڵکی شاری کەرکووکە لەگەڵ خەڵکە چین و هەژارەکەن لەگەڵ ئەو خەڵکە لێ قەومانن لە خۆشی و ناخۆشی. بۆیە داواکارم لە ڕێگای ئێوە پەیامەکەمان بگا بە تەواوی خەڵکی کەرکووک و تەواوی ناوچەکان بە دەنجی کەمپینەکەمان بن بۆی بتوانین زۆرترین هاوکاری ئەو لێ قەومانان بکەین کە لەم کارە ساتە دڵتەزێنە تووشیان بووە.